وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. بسرانی خۆشەویست خوشک و برا بەڕێزەکانم، خۆشحاڵم لە بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکانە بێمە خزمەتی بەڕێزتان بەو هیوایی کە پێکەوە بتوانین ئینشاء الله باس و خواسێک بورژێنین کە پێویستی ئەم ڕۆژگارە بێ کە لە ناوێ ئەژین ئێمەی موسڵمان. ئەم بابەتانەی کە عەرسانیەکەین لەم بەرنامە بابەتێلێکن من خۆم زۆر بە گرنگیەزانم، واش ئەزانم لای هەر یەکێک لە بەڕێستان بابەتێلێکی گرنگن. خۆشەویستەکانم، ئاینی پیرۆزی ئیسلام، پەیامی ئیسلام پەیامی بەختەوەری و پەیامی خۆشبەختیە. هەر کەسێک ئیلتیزامی پێوە بکە، هەر کەسێ پابەندی ببێ، بەختەوەری دنیا ئەبێ پێش قیامەت. هەر کەسێکیش پشتی لێ هەڵکە بێگومان لە دنیایە پێش قیامەت لە تاڵی و لە ژیانێکی بەدبەختیە ئەژێ. فمن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. يعني هر کەسێ پشت لە پەیامی خوای گەورە بکە بەتەکید لە دنیایە پێش قیامەت معیشەتی ضەنک و تاڵی و گوژاڵکی هەیە. پێش قیامەت لە قیامەتیشا ئەوە بەتەکید بە کوێری حەشرەکرێ. ئەو کاتانە لەگەڵ خوای پەروەردگارە ئەدوێ یان لەگەڵ مەلائیکەکانی خوای پەروەردگارە ئەدوێ و ئەڵێت بۆ بە کوێری حەشرتان کردوم کە من چاوساغم لە دنیا. پێی ئەڵێن ئێمە ئاەتەکانی خوای پەروەردگارمان بە تۆ ڕاگەیاند، ئێمە ئاەتەکانی خوامان پێ ڕاگەیاندن بەڵام تۆ پشتت لێ هەڵکرد، چاوت لێ نوقان، گوێت لێ نەگرت، بۆیە ئەمڕۆژ بەتەکید تۆ لە ژیانێکی ناخۆشیە ئەژی، بەتەکید بە کوێری حەشرەکرێی. چۆن ئەو ئاەتانەی خوای پەروەردگارت پشتگوێ خست ئەمڕۆ ئاوا پشتگوێ ئەخرێی. بۆیە خۆشەویستەکانم بیسەرانی بەڕێز، ئەبێ ئێمە ئەوە بزانین کە خوای پەروەردگار ئێمەی لە ئەسڵا بۆ عیبادەت خوڵقاندووە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئێمە بۆ خۆڕایی خەڵق نەکراوین. دنیا و بوونەوەر ئەوەی ها لە بوونەوەرە، ئەوەی لەسەر زەویە هەیە، ئەوەی لە ئاسمانەکانە، هەمووی بۆ مەبەستی دیاریکرا و خوای پەروەردگار خوڵقاندوێتی. أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون. ئایا وازان هەروە بە خۆڕایی دروستمان کردوون و گەڕانەوەتان بۆ لای ئێمە نییە؟ بەتەکید وانیە، بەتەکید گەڕانەوەتان بۆ لای خوای پەروەردگارە و بەتەکید بۆ مەبەستێکی دیاریکرا و دروستکراون کە خوای تەعالا بە حکمەتی خۆی دایڕشتووە. ئەیەحسەب الئینسان ئەن یوترەکە سوودا. ئینسانەکان وا ئازانن هەروە بە خۆڕایی هەروە بەرەڵا ئەکرێن، ژیان لەسەر زەویە بە هەر شێوازێک کە ئارەزووی خۆیان بێوێ
ڕابوارن و پاشان هەروە بەرەڵا ئەکرێن شتی وان نییە لەگەڵ حکمەتی خوای پەروەردگارە ناگونجێ خوای پەروەردگار شت بە خۆڕایی دروستکات مەخلووقێک بە خۆڕایی دروستکە واللهی برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکان واللهی هیچ شتێک هیچ زەڕەیەک لە بوونەوەرە بەبێ حکمت دروست نەکراوە هەموو خوای پەروەردگار بۆ مەبەستی دیاریکرا و دروستی کردووە و بۆ ئەوەیە کە ئێمە عیبادەتی خوای پەروەردگار بکەین ئێمەی مرۆڤ خوای پەروەردگار هەڵی بژاردوین بەسەر هەموو ئەم ئومەتانەیە هەموو مەخلوقاتەکان ئومەمون ئەمثالوکم مێرولەیە حەشەراتە بەکتریایە لە بوردەکانەوە حەتا گەورەکان فیلە و زەڕافەیە و بگرە ئەرز و ئاسمان و هەموو ئەوە هالە بوونەوەرە هەموو خوای پەروەردگار ئومەمن وەک ئێمە خوای پەروەردگار خوڵقاندوونی ئێمەی مرۆڤی کردوتە سەیید بەسەریانەوە ئێمەی مرۆڤ سەییدین بەسەریانەوە و ئەم سیادەتە و ئەم گەورەیەی مرۆڤیش لەوەدایە کە پابەندی شەریعەتەکەی خوا بێ پابەندی مەنهەج و پرۆگرامەکەی خوای گەورە ببێ هەر کاتێ ئێمە پابەندی شەریعەتەکەی خوا نەبووین هەر کاتێ پشتمان لە شەریعەتەکەی خوای پەروەردگار کرد ئەو کاتە بەری ئەوە ئەکەوین کە خوای تەعالا ئەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ثم رددناه ئەسفەلە سافلین ئینسان لە ئەو پەڕی جوانی و ڕێک و پێکیە خوای پەروەردگار خوڵقاندوێتی بۆی بیکا بە سەیید و گەورەی بوونەوەر بەڵام کاتێک کە پشتی هەڵکرد بەڵام کاتێک کە لە منهەجەکەی خوای پەروەردگار لایدا ئەو کاتە خوای تەعالا فەرمێ ئەی خەینە ئەسفەلە سافلین ئەکەوێتە ژێری هەر هەموو مەخلوقاتەکان ڕێزی نامێنێ ئینسان چونکە ئینسان خوای تەعالا عەقڵی پێبەخشیوە خوای تەعالا علمی پێداوە خوای تەعالا اختیاری پێبەخشیوە سەرپشتی کردووە لە هەڵبژاردنەکانە بۆ ئەگەر بێت و پشت هەڵکا معنای وایە زۆر تاوانە بەڵام شتەکانی تر هەموو مسەیرن مخەیر نین هەموو سەرپشک نین بۆیە ئینسان ئەگەر تاعەت بکات لەوان گەورەترە لە هەر هەمویان بەڵام ئەگەر معسیەت بکە خوا پەنامەها لە ژێری هەمویانەوە وەکو خوای تەعالا لە قورئانە دەربارەی کافرەکان ئەفەرمێ ئولائیکە کەلئەنعامی بەل هوم ئەضەل ئەوانە وەکو وڵاخوانە وەکو گوێدرێژ و حەیواناتە ئینەکان وانان ئەسپ و گوێدرێژ و مانگا و حشتر و ئەمانە لەوانش خواردتر و گومڕاترن لەبەر ئەوەی ئەوان عەقڵیان نییە بەڵام ئەم خاوەن عەقڵە خاوەن ژیریە خوای تەعالا منهەج و پرۆگرامەکەی خۆی ناردووە بۆ سەعادەتی بەشەریەت هەر کاتێک ئەگەر مرۆڤەکان تاعەتی خوا بکەن هەر کاتێک ئەگەر مرۆڤەکان التیزام بە منهەج و پرۆگرامی خوای گەورە بکەن بێگومان بەختەوەرترین کەس ئەبن بێگومان ئەو کاتە لە خۆشی و بەختەوەریە ئەژێن ئەو کاتە سەعادەت و بەختەوەریە کە خوای تەعالا دابینی کردووە بۆ ئەهلی تاعەتی خۆی هەر لە ناو دڵیانەوە پێش دنیایان سەعادەت و بەختەوەریەکی عەجیبە سوبحان الله بەڵام برا بە ڕێزەکانم خوشکە بە ڕێزەکان ئێستا ئەوەی سەیرە ئەوەی عەجیبە و غەریبە ئەوەیە کە ئەبینین یعنی هەندێ جار ئینسانەکان کە التیزام ئەکەن بەدینەوە التیزام ئەکەن بە منهەجی خوای پەروەردگارەوە سەیرەکەی ئەو التیزامیان ئەبێتە مای ئەوەی کەوە هەندێ جار ینی تووشی ناهەمواری ببن تووشی ناخۆشی ببن تووشی حاڵەتی لێک ئەبن جاری وا هەیە مەیئوس ئەبن تەماشاکەی لە مزگەوتەکانە یعنی کە شوێنی عیبادەت و خواپەرستیە شوێنی حەسانەوەی ڕوحەکانە پێش جەستەکان سەیرەکەی تەماشاکەی مزگەوتەکان بە شێوازێک یعنی شێوازێکی پێ هاتووە زۆرێک لە مزگەوتەکانی کوردستان بەڵکو نەک کوردستان هەموو عالم بە شێوازێکە یعنی بەڕاستی ئەچیتە ناوە ئیسراحەت ناکەی بەهۆی ئەو اختیلاف و جیاوازی و دووبەرەکیوە کە لە نێوانی مسلمانانە هەیە بەهۆی ئەوە کە ئەم قینی لە ئەوە و ئەو قینی لە ئەوە بەهۆی ئەوە کە ئەم غیبەتی ئەوەکە و ئەو غیبەتی ئەم ئەکا بەهۆی ئەوە کە ئەم لە پشتی فڵان مامۆسا نوێژ ناکات چونکە عەقیدە و بیر و باوەڕەکەی یان هەندێشتی لەگەڵ ئەما جیاوازی هەیە یعنی عەجیب و سەیر و سەمەرەیە ئێمە یعنی ئەگەر ئەو دینە دینێکی ڕاستەقینە بێ کە ئێمە هەڵمان بژاردووە ئەگەر ئەو دینەی خوای پەروەردگار بێ کە خوای تەعالا بۆ پێغەمبەر ناردوێتی بەتەئکید بەختەوەرمانەکە بەتەئکید
خۆشی لە دوایە یعنی چونکە منهج و پرۆگرامی خوا خۆشی ئەهێنێ بۆ مرۆڤەکان یعنی بوونەوەرێک کە خوای گەورە خۆی خەڵقی کردبێ خۆی خوڵقاندوو بێتی خۆی لە نەبوونەوە هێناوێتێ بوون هەموو گەورە و بچووکی ناوی ئەم بوونەوەرە خوای پەروەردگار خۆی خوڵقاندوێتی بە حکمەتی خۆی خوڵقاوە و بۆ مەبەستێکی دیاریکرا و خوڵقاوە کاتی خوای تەعالا منهج و پرۆگرامێکی بۆ ئەنێرێت و ئەیکا بە منهجی مرۆڤایەتی تاکۆ تا زەمان بێگومان ئەو منهجی بەختەوەریە وەکو چۆن منهجی پێغەمبەرەکانی پێشی پێغەمبەرە خۆشمان هەر ئەگەر قەومەکانیان ئیلتیزامیان پێوە بکردایە بەختەوەری ئەکردن بەڵام چونکە ئەوان لایەندا چونکە جیاوازی و دووبەرەکی دروست بوو لە نێوانیانە چونکە ئیلتیزامیان بەو شێوازن بەو منهجە نەکرد وەکو خواگەرەکێتی بەو شێوازەی کە خوای تەعالا داوای کردووە پێغەمبەرەکەی داوای کردووە تەفریقیان تێکەوت دووبەرەکیان تێکەوت جیاوازیان تێکەوت دوای پێهات ینی لە جاتی ئەوەی کە بەختەوەر ببن بەدبەخت بوون تەماشاکەی بزەبت عینەن ئەمڕۆ بەهۆی هەموو ئەو ئامەراتانەی کە لە مسلمانان ئەکرێت لە سەرانسەری زەویە بەهۆی ئەو دوژمنانەی کە هەیە لە بوونەوەرە بۆ نمونە شەیطان کە گەورەترین دوژمنی ئینسانە بۆ نمونە کافر کە هەتا بۆی بکرێت نایە لێ مسلمانی ئیسراحەت بکات بۆ نمونە منافق کە بۆی بکرێت لەبانەوە دەرەخان مسلمانەوە لە ژێریشەوە بۆی بکرێ ملی مسلمانان لە لاشیانە کەسەری مسلمانان لە لاشیانە کاتەوە ملیانە قرتێنێ هەروەها ئەو مسلمانانی کە حەسوودن لە ناویەکە ئەم حەسوودی بە ئەوە بە ئەو حەسوودی بە جگە لەوەش ئەو نەفسە پیسەیە کە هانمانەدا بۆ خراپە هانمانەدا بۆ خراپەکاری ئەمانە هەمووی دوژمنن نایڵن مسلمانان ئیسراحەتکەن نایڵن مسلمانان بەبێ جیاوازی و دووبەرەکی دینداریتی خۆیان بکەن و بەختەوەر ببن بۆیە مسلمان خوای تەعالاش لە قورئانە ئاماژەی بۆ کردووە ئەفەرمێ ولا يزالون مختلفين إلا ما رحم ربك يعني اختلاف و جیاوازی و دووبەرەکی بەردەوام سنەتی حیاتە و هەر هەیە يعني خوای تەعالا لەو ئیبتیلاانەی کە مسلمانی پێ ئیبتیلا کردووە جیاوازی و دووبەرەکی و اختلافە کە لە نێوانی خەڵکیە ڕۆدا لە نێوانی مرۆڤەکانە ڕۆدا و بە تەکید لە نێوانی مسلمانانیشان ڕۆدا ئێمە مەبەستەکەمان زیاتر لێرە ئەوەیە کاتێک ئێمە لەم کوردستانە کە زیاتر هەمومان لەسەر منهجی ئەهلی سنەت و جەماعەتین لەسەر منهجی ئەهلی حەقین و زۆربەی زۆرمان کوردە لە وڵاتە ئەژێ ئێمە بۆ بە زمانی کورد و بە زمانی خۆمان قسە ئەکەین و بۆ ملەتی خۆمان قسە ئەکەین طبعا ئەم دەردەی کە ئێمە ئەمانەوەیان ئەم بابەتانەی کە ئێمە ئەمانەوە تەرحیکەین کە چارەسەری دەردێکی کوشندەیە کە ڕووی کردوتە مسلمانان کە لاریەک دروست بووە لە منهجەکەمانە ئەمانەوێت لە تێگەیشتنەکانمان ئەمانەوێ ڕاستی کەینەوە وەکو باسم کردیان شتێکی دیاردەیەکی ناوچەگەرایەتی نییە بەس لە کوردستانە هەبێ بەڵکو دیاردەیەکی جیهانیە ینی لە هەموو جیهانە مسلمانان ئەم شێوە ئەم تەفریقیانە تێکەوتووە ئەم دووبەرەکیانە تێکەوتووە کە هەیە ئەوەی کە من ئەمەوێ ڕاستی کەمەوە ئەوەی کە من ئەمەوێ لێرەوە باسی لەسەر بکەم و ڕاستیەکان بە ئیزنی خوای پەروەردگار ئەگەر خوای تەعالا هیدایەتمان بدا و ڕێنماییمان بکا و دەستمان بگرێت کە عەرزی بە ڕێستانی بکەم و بتوانم بە ئەندازەیەکی یعنی تا حەدێک یعنی باش چارەسەری بۆ دانین ئەوەیە کە ئێمە بزانین چی خلافێک دروستە چی خلافێک طبعا خلاف هەر ئەبێ يعني مرۆڤەکان خوای تەعالا وا دروستی کردوون کە طبیعەتی خلافیان تایە يعني ئەگەر ئێمەمانە خلاف نەبێ و کۆتایی بە خلافەکان ببێ و جیاوازی لە بینی مرۆڤەکانە نەمێنێ ئەمە مستحیلاتە يعني ولا يزالون مختلفين إلا ما رحم ربك يعني خلاف هەر ڕوئەدا خلاف هەر ئەبێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە يعني بزانین چی خلافێک دروستە و چی خلافێک نادروستە ئەوە زۆر مهمە چی خلافێکە ئەبێتە مای ئەوەی کە ئێمە دژایەتی یەک بکەین ئێمە بەرامبەر یەک بۆستینەوە
چی خلافێک دروست هەیە کە نادروستە ئێمە بەرامبەر یەک دژایەتیەک بکەین لەسەر ئەو خلافانە. ئەمانە مەسائلەیەکن زۆر گرنگن، یعنی تا ئێستا یعنی مسلمانان ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان لەمە تێنەگەشتون کە یعنی خلافەکان هەموو خلافێک نابێتە مای ئەوەی کە ئێمە قینمان لە یەک بێ، هەموو خلافێک نابێتە مای ئەوەی کە ئێمە دژایەتی یەک بکەین، نابێتە مای ئەوەی کە ئەبێ ئێمە پشت لە یەکتری هەڵ بکەین، نابێتە مای ئێمە ئەوەی کە ئێمە یەک ڕیزی خۆمان تێک بدەین لەبەر خاتری ئەو خلافانە، بەڵکو بە پێچەوانەوە هەندێک خلاف هەیە یعنی ئەتوانی بڵێ ئاین دەوڵەمەنەکە، هەندێک خلاف هەیە ئەتوانی بڵێ یعنی لایەنی ئیجابی و ئەرێیی زۆرترە تا لایەنی سلبی و نەرێیی، یعنی لایەنە ئیجابیەکانی زۆرترن. یعنی ئێمە ئەتوانین یعنی لەم بەرنامە بە ئیزنی خوای پەروەردگار کە قرار و بڕیارمان داوە کە لە خزمەتی بەڕێستانە بین بە پێی توانە هەوڵ ئەدەین بین لەو خاڵانە هەوڵ ئەدەین ئەو شتانە ڕاستکەینەوە، ئەو چەمکانە ڕاستکەینەوە، ئەوە باسکەین کە مسلمان لە چی کاتێکە دروستە، لە چی کاتێکە ئەتوانێت خلافی هەبێ لەگەڵ برایەکی مسلمانیا و خلافەکەش نەبێتە ئەوەی کە برایەتی تێکدا، خۆشەویستی تێکدا، دۆستایەتی تێکدا، و چی کاتێکیش ئەو خلاف و جیاوازیە ئەبێتە مای ئەوەی کەوا یعنی وەکو بڵێ برایەتی و خۆشەویستی نەمێنێت، یان برایەتی نەمێنێت بە معنایەکی گەورەتر فراوانتر برایەتێکە برایەتی ئیسلامەتی سستیەکی تێبکەوێ لە چی حاڵەتێکە. ئەمە مەسائلێکن زۆر گرنگن، یعنی چونکە ینی هەر یەکێک لە ئێمە ئەمڕۆ ینی ئەم بابەتانە بێ نەوێ ڕووی تێکردووە، هەر یەکێک لە ئێمە یعنی گەورە و بچووکمان، ژن و پیاومان، زانا و نەزانمان، عوام و عالممان، هەموو کاربەدەست و بێدەسڵاتمان، هەموو خەڵکێک ئەمڕۆ ئەوەی کە تەنانەت ڕووشی نەکرد بێتە مزگەوت، ئەوەشی کە ئیلتزاماتێکی ئاینی باشی نەبێ یعنی تەماشاکەی هەر پشکی بەرەکە فێ لەم خلاف و دووبەرەکیە، یعنی ئەوە نییە بڵێ بەس تەنها خلافەکە ڕووکاتە مەسئلەکان پەیوەست بێ بە ئەهلی مزگەوتەوە، یعنی وا بزانین بەس تەنها ئەهلی مزگەوت یعنی ئەم بابەتە پەیوەندی بەس بە ئەهلی مزگەوتەوەیە، نا وانە پێچەوانەوە، یعنی ئەمڕۆ پشکی ئەم مەسەلە یعنی ئەم کێشانەی کە باسێکین کە عرسانەکەین ینی بەری خەڵکی تریش کەوتووە، هەتا بگرە وڵاتە کافرەکانیش یعنی بەڕاستی پشکیان بەرکەوتووە لەم خلاف و دووبەرەکیی کە هەیە. تەماشاکەی لەناو عایلەیەکە لەناو خێزانێکە دووسێ بران هەر یەکێک فکرێک و جاری وا هەیە هەر یەکێ فکرێکی هەڵبژاردووە و هەر یەکێ بە شێوازێ بیر لە شتەکانە کاتۆ و ئەو بیرکردنەوەشان یعنی بە شێوازێکی ڕاستی نییە، ینی بە شێوەیەکی ڕاستی بیر ناکەنەوە و ناتوان لەگەڵێکە تەفاهمیان هەبێ، بەڵکو دژایەتیەکەکەن، بەڵکو بەرامبەرێک ڕائەوەستنەوە، بەڵکو لەوانەیە یعنی جاری واش هەیە یعنی بن لە یەکتری، جاری واش هەیە احتیمالەیە یعنی کوشتاریش ڕوودا لە نێوانیانە، ئەمە لە نێوان عایلەیەکە و خێزانێکە، لە جاری وا هەیە ژن و پیاو، یعنی ژن و پیاو بیستومە لە هەندی حاڵەتە ژن و پیاو جیاوازی دروست بووە لە نێوانیانە و ئەو جیاوازیە کە بەڕاستی شایستەی ئەوە نییە کە بکرێ بە ئەوەندە گەورە بکرێتەوە بگاتە حاڵەتی لە یەک جابوونەوە، بەڵام ئەوان لە یەک جابوونەتەوە و خێزانێک تێکچووە، خێزانێک سەری لێ تێکچووە. ئیتر ئەوە باسی من باسی خێزانێکم کرد کە بریتە لە باوک و لە کوڕەکان و لە براکان کە لەگەڵێکە و براو خوشکەکان لەگەڵێکە، کوڕ و دایک و کوڕ و باوکەکان لەگەڵێکە و هەروەها لە ژن و پیاو لەگەڵێکە، ئیتر چجا لە دەرەوەی ئەوە بەتاکید ئەبینی لە دائیرەیەکە جاری وا هەیە لە محلێکە لە بازاڕێکە کەسانێک دروست بوون یعنی یان ئەفکارێک دروست بوون کە بۆتە مای ئەوەی کە دووبەرەکی لە نێوانی مسلمانانە هەیە، بگرێت تەلەبە و مامۆستای یەک هەن
کە لە قوتابخانەیەکە تەلەبەکە سەلام لە مامۆستاکە ناکات و ڕێز لە مامۆستاکانی خۆی ناگرێ و لەوانەشە غەیبەتی بکە لەوانەشە قسەی پێ بکە هەروەها هەموو شوێنەکانی تر لە پشتی مامۆسایەکی ئاینیەوە نوێژەکە جاری وا هەیە لە پشتی مامۆسای ئاینیەوە نوێژەکە یعنی مامۆساکەی کردووە بە ئیمامی خۆی ڕازی بۆ ئیمامی بێ لە نوێژە بەڵام لە پاش نوێژەکە سەلامی لێ ناکە لە پاش نوێژەکە غەیبەتی حەڵاڵەکە لە پاش نوێژەکە قسەی غەڵەتی پێ ئەکات لەم لاولەولا باسی ئەکا بە خراپە نەعوذ بالله یعنی زۆر سەیرە ینی زۆر ینی دیاردەیەکی زۆر خەتەرە زۆر ترسناکە شتێک نییە ئێمە گوێی خۆمانی لێ کەڕکەین ئێمە وا بزانین مەسئلەیەکە اعتیادیە و مەسئلەیەکی ئاساییە و ئەتوانین بەسەریا تێپەڕ ببین ناتوانی بەسەریا تێپەڕ ببی یعنی ئەمە ئێستا بۆتە مایی ئەوەی کە لە زۆر شوێنە ینی تەکفیر ینی خەڵکانێک هەیە مقابلەکان و بەرامبەرەکانی خۆیان تەکفیر ئەکەن ینی گەیشتوتە حەدی ئەوەی کە بە کافری ئەزانێ لەسەر خلافێک کە خلافەکە ئەسڵەن ینی زۆر بچووکە بەڵام ئەم کردوێتە سەبەبی مای ئەوەی کە ئەو مقابلی خۆی پێ کافرەکە من لە ماڵەکەی خۆمە دوو برادر بێکەوە دانیشتن هەردووکیان ئەفکارەکانیان زۆر لە منەوە نزیک بوون بۆیە هاتوون بۆ ماڵی من ینی ئەمیان هاتبوو بۆ داوای کتێبێک ئەوی تریشیان هەر هاتبوو بە دانیشتون و هەرسێکمان ینی ئەتوانم بڵێم ینی لە زۆربەی مەسائل ینی ئەتوانێ بڵێ لە عەقیدەیە هەر وەکو یەکوا بووین لە زۆر مەسائلەکانی تریشە هەربی ڕووباڕوومان وەک یەکوا بوو بەڵام لە مەسئلەیەکی بەسیتە لە جوزئیەتێکی بەسیتە لەسەر شەخصیەتێک لەسەر کەسایەتیەک عالمێک زانایەک بوو بە دەمەقاڵەیان ئەو دوو برادرە لە ماڵەکەی منە بوو بە دەمەقاڵەیان ئەم جمێنی بە ئەودا بڕواتان هەبێ ینی خوشک برا بەڕێزەکەم ئەمەی کە ئەیڵێم لەوانەیە ئێستا ئەو دوو برادرە یان کەسی یان یەکێک لەوانەیە گوێی لە قسەکانم بێ والله جمێنە بە دایک و باوکی یەکەدا والله ینی پەلامارێکیاندا ئەم هەڕەشەی لە ئەو ئەدا بە کابرایەکی زاڵم کە نەخوا ئەناسێ نەدین ئەناسێ هەڕەشەی پێ ئەدایت ئەڵێم بە فڵان کەس کە کابرایەکی زۆر بێدین زۆر زاڵم ینی بەداخەوە ینی بەداخەوە ینی ئەمە دیاردەیەکی زۆر سەیرە من خۆم بۆ خۆم چەند تەلەبەم هەیە پاش ئەوەی کە لە شتێکی زۆر بەسیتەیان لە زانایەکە لە تەقیمی زانایەکە لێم هەڵگەڕاوەتەوە و بگرە نەک بەس لێم هەڵگەڕاوەتەوە کتێبیشم لەسەر ئەنووسێ و قسەشم پێەکا و غەیبەتیشی حەڵال کردوم و 14-15 ساڵە قسەشم لەگەڵ ناکات یعنی ئەمە بەس من نییە من ئەم نمونانە بەس وەک واقعیەک ئەیهێنمەوە کە هەمومان تایە ئەژین هەمومان یعنی چۆن ئەبێ وابێ ئەبێ ئەم مەسائلانە زەوابەتی بۆ دابنرێ ئەبێ ئەم مەسائلانە مسلمانان تێبگەن لە چی حاڵەتێ لێکم یعنی مسلمان بۆی هەیە لەگەڵ برای مسلمانە قسە نەکا یعنی لە چی کاتێکە لە یعنی چی هۆکارێک ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە دژایەتی یەکتری بکەین نەعوذ بالله یان کە من وا تەسەوڕەکەم یعنی ئەو هۆکارانە زۆر یعنی ئەگەر یان هەر نیان زۆر کەمە یعنی بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە بچووکترین مەسائلی خلافیە لە بچووکترین مەسەلە خلافیەکان سنووری نییە ئەوەندە زۆرن یعنی ئەو مەسائلانەی کە خلافین زۆرن کە ئینشاء الله من لە حەڵقەی داهاتووە باسی ئەواکەم کە خلاف لە چی حاڵەتێکا دروستە و لە چی مەسائلێکا دروستە و لە چی حاڵەتێکا دروست نییە و ئەو کەسانشی کە لە حاڵەتە نادروستەکانە یعنی خلافەکەوێتە نێوانیان حکمیان چییە حکمی شەرعیان چییە و ئەبێت چۆن معاملە لەگەڵ یەکا بکەن و پاشان لەو حاڵەتانش کە دروستە چۆنە یعنی وە زانایانی ئیسلام چۆن ڕوانیانەتە ئەم مەواضیعانە و چۆن ئەم مەسائلانیان لە یەک داوەتەوە ئەم بابەتە من بە گرنگ ێزانم ئینشاء الله کە لە خزمەتی بەڕێستانە زیاتر و زیاتر لەسەری بچین ئینشاء الله لە حەڵقەی داهاتوە باسی ئەو مەوزوعاکەن بە تایبەتی کە لە چی حاڵەتێکە بالضبط یعنی ئەم پرسیارە وەڵامی ئەم پرسیارە لە چی کاتێکە خلاف دروستە و لە چی کاتێکە خلاف دروست نییە ئەم پرسیارە و ئەوەی کە
پەیوەستە بەم پرسیارەوە ئینشاء الله لە خزمەتی بەڕێستانە عەرزیەکەم داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی بۆ خاتر اسمی عەظەمی خۆی هیدایەتمان بدە دامەزراومان بکە مۆفقمان بکە وامان پێ بکە کە بتوانین هەڵگری ڕاستەقینەی پەیامی خوابین هەڵگری ڕاستەقینەی شوێنکەوتەی ڕاستەقینەی پێغەمبەری خوابین صلی الله عليه وسلم خوای پەروەردگار وڵاتمان پارێزرا بکە لە هەموو بەڵاو مصیبەتێک لە هەموو فیتنە و ئاژاوەیەک یا رب العالمین آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين